سلاوك تایبت و جاره یا کردانه یا تجی هست دویا با اف برنامه بازار کرکوکی هاد با پیشکش کرن لیش بر روشا خراب یا نوکجی کو بازار کرکوکی تدا در باز به ام مجبورین لهولی رب تایبتی جی کساتیا و جارش بوی و نزدیک ترپین کساتیا و جاری جی مامستا ربوار تا طالبانی زور سپاس با مامستا زور سپاس با جناب طالبان و گرمه و 16 اکتبر 2017 ده چه بریار دا تایبتی جی توی روشا خراب دا بازار کرکوکی بجهبین من هتاكم روجكي بيش 16 اكتوبرش بردوام لسر بيوندي بوم لقل هيزة عسكرية كان هيزة هيزي بيش مركبة قشتي ام جمجولي كعراقي كآية بربومي أبي النابي بلا موي كلا قيادة اواني لبيشو بون لسنگري بيشو بون دايما والله ميان بو من او بو عراق ناتواني زفر بشاري كركوك وناوچا كردستاني كان بريا تاكم يك 16 اكتوبر خوشي من ثلاثة يانزي بياني لناو قركي رحمها بوم لفلكك راوصابوم لقال خلق سمكة خلق كم برسريتو إلا منكر أمو تشتكي طبيعية سنام يعني شو وقتك تدار كاتيش كركوك ساعات يكين يورو لكركوك درتشو لا 16 اكتوبر بريارك هي خود بو كهاتي بو هولير يعني بريارك هي بيوندي يعني حزب ديكا او كاتي قرتو نانا هیچ حزبێک پەیوەندی پێمە نەکردو بڕیاری خۆم و داوی کەزانیم هەمەرەکانی حشدی شعبی 500 متر مابوو نزیکی ماڵەکەی من ئەو کاتە بە خۆم و خێزان و منداڵەکانم بڕیارماندا دەرچووی لە شاری ئەوەش ئەنجومەنی پارێزگای کەرکووک نووسنگی هەرێمی کوردستان بەڵام ئەوەی سەرنجی ڕاکێشام کە هەموو جارێکیش دیارە پارێزگای کەرکووک لە پشتەوە نووسرا شاری برایەتی ئێستا شاری برایەتیە یان نەماوە نەخێ برایەتێکە بۆ جوڵێت چکە سیاست دەستی وا زیاد دەستی ڕاکێشاوە باری کۆمەڵایەتی تێکداوە جا لەبەرەوە ئێستاکە هەمان وا بڵێ یادەوەری کۆنی حزبی بەعز دێتە بەلایانی تاکی کوردەوە بە تایبەتی هەموو گەندەڵەکان بە هەموو ڕەنگەکانین بە هەموو حزبەکان بە هەموو نەتەوەکانە بۆ دژی کورد لە ناوچە کوردستانەکان یەک پەیامیان هەیە کە نابێت کورد لە شوێنە بمێنێتەوە ئەوەیە یعنی وەکو فشارێکە نزیکە لە فشارەکەی حزبی بەعس و سەڵدان دوو کارێت پیرۆز وەکردن لوی دەمی تایبەتبەری ڕێفراندومە سەرخەبوونا کوردستانە یا یەکی بلندکردنا ئاڵا کوردستانی یا دوێژی بڕیاردان سەر ئەنجامدانا ڕێفراندومێت ناوە باژارە کەرکووکێ بخۆژیدا لێ gelek karvedanên xirab beramberî vê karî hebî hestit pê dikir kardinewî bexda ewanda xirabê beramber ew نا من توقع چونکە بەغا خۆی هیچ نییە چونکە یەکێ عرب لێ فاقد و شيء لا يعطي بێهێزترین و لاوازترین و گەندەڵترین سیستەمی جیهانی و عێراقی کە بینی بێتی تا ئێستا لە دوای دامەزانی دەوڵەتی عێراق لە ساڵی 20ەکانەوە ئەم سیستەمی کە ئێستاکە یعنی هیچ کەرەستەی دەوڵەتبوونیان تیادیان نەدا لەبەر من توقعم ناکرد ئێمە ئەوەنە زەعیفین كاين فشاري ام ضعيفانه كاستاكا حكمي كركوك ناوچە بڕیاری دەستە سەرکردنت شوکێک بوو بەشێکی زۆر لە میلەتی کورد بۆ تو چوون بوو ئەو کات لە شوێنێک بووی چێ ئەو بڕیارەی پێڕاگەیاندی اتصالي طبعا پەیوەندی زۆرم پێکرا لە حکوومەتی عێراقی ولا مەکتەبی سەرۆک وەزیرانەوە زۆر لە زاد لە هۆکارەکانی ڕاگەاندن باسم کردووە زۆر پۆستی زۆریشیان بۆم عرض کرد کە بگەڕێمەوە شاری کەرکووک شەرعیەت بە کەرکووک بدەم من وتم جا من ئەو ئیشە بکەمەوە ئەکەومە بەردەم لعنەتی تاریخ و مێژووی ملەتی کورد کە من وام نەکرد بەرامبەریان و بەدەم ئەوانەوە نەهاتم بۆ شەرعیەتشم پیان نەدا کەوتن بە ئەم دەرکردنی بڕیاری ئامر قەبز بۆ من بۆ کۆمەڵە کێشیان من ڕۆژێکی ژمادەم یعنی ڕۆژ نەبوو کێشەیەکم بۆ دروست نەکەن زیاد لە 30 کێشیان بۆم دروست سپاس بۆ خوا برتەوە الحەمدولله سپاس چێ بوو زیاتر هاوکاری کردی بۆ ئەوەی ئەتو سەر بکەویلەوە لەو مشکلەش والله من بەدەرەجەیەک جەنابی سەرۆک کاک مەسعود یعنی زۆر بەڕاستی یعنی ئەوەی ئەو لەگەڵ منی کرد باوەڕ ناکەم کەس کردبێتی وەکو بە سەرکردەیەکی بەرپرس لەم قۆناغە تاریخیە ئەو کە بڕیارێکی دەرکرد من بە هەموو هێزێکەوە لە پشت ڕێوار تاڵەبانیم عینێکی بەخۆت بووم پاڵپشتێکی بەخۆت بەجەما وسەبا ئەم جارە لە سیاست و ئیش دوورکەوینەوە کە دێوە ماڵێ زیاتر ڕقت لە شتێکە حەز ناکەی لە ماڵی هەبییان پێی تۆڕە دەبی تۆڕەبوون طبیعیە ئینسان تۆڕە بێ بەڵام کەم ینی من تۆڕابم کەم بەس تۆڕەبوونەکەم یانی درێژ یانێگە زۆر درەنگ تۆڕابم یانی زوو تۆڕابم درەنگ تۆڕەبی بەڵام کە تۆڕەبی خراپ تۆڕ یعنی ئاگامان لە خۆمان درەنگ تۆڕابم فعلا
يعني والله كتوصل فعلا يعني زور يعني زوناه وصل تايم ئەگەر لە ماڵێک قەڕەباڵغ بی پێت خۆشترەیان کەش و هەوایەکی هادێ لا والله زيادة لك خلبالغي حزم لي قەڕەباڵغی کە لەناو قەڕەباڵغی و کەرکووک و شەڕ و والله تقولي طيب مرقد ولا استرو بامتا حەزت لە چ جوورە برادێکە یان زیاتر ڕقت لە چ هەڵسو کەوتی برادەرەکانتە حەز ناکەی مەسەرەن ئەو ڕەفتارە نان هەبێت بتعبت من إنسانكم خوش زيادة مرح بي يعني قصي خوش بي خوش مشرب بي صحبتي. صحبتي بي ولا كاتي مواقفش جدا کە حەزت لە برادری سوحبەتی بێ بەخۆش سوحبەتی بی بەتاکی. باسی زمان بکەم چکە لە کەرکووک هەموو نەتەوە و ئاینەکان پێکەوەن ماشەڵڵا عەرەبیت زۆر باشە کوردی هیچەوە زمانی دایکە تورکمانی بینت لەگەڵ تورکمانەکان چۆن بوو بە چ زمانی قسەتان دەکرد ئەوان تێبگەن ئێوەش تێبگەن بداخو من فرياي أو نكوتم كلام ناضي وفري تركماني بم والله ساكت تركيا كمان الحمد لله باش يعني تورکی نەک تورکمانی تركيا تركمان كاش طبعا نزيكا لتركيا ئێستا ناتوانین مەسەن بە تورکمانی بڵێ ئیشەڵا بە زووترین کات وەزعی کەرکووک باشە بێ ئێمە هەمومان ئەگەڕێین يعني تواني بتركمان. بالله لا ان شاء الله بير الصندرة او يعني توين بلي bir zaman sonra da yani in yakın yani in yakın Türkmeni kulübü in yakın yakın yani kote yakın in yakın zamandan inşallah Kerkuk'a gidecek yani müstakbeleki nizika دينوس شادي كركوك دي إن شاء الله طبعا ئەوە کافتێریا کردناهۆ لێرەوە باکەس نڵێ ئەوە ماڵی مامۆستا جوان و ڕاقی تەرتیب ئەوە ماڵی مامۆستا نییە بەڵام لە ناو ماڵ زیاتر حەزت لە چ جۆرە تەنسیقێکە ڕنگ ناو ماڵ و ڕەنگی کراوە زیاتر کراوە ڕەنگی سپی و ڕساسێکی کاڵ شینێکی کاڵ شەکەرێکی کاڵ ینی کاڵەکان زیاتر بینیم لەگەڵە نەوەکم تۆ ڕەنگی سۆر زۆر لە بەرەکەی ناوەڵە زۆر لەبەر ناکەم حەزەکەم زۆر لە بەڵام سەقافەت و کەلتوری کوردەواری خۆمان سوور زیاتر بۆەوەی کە باستەنابێت باسیەکەی ئەیکەنە باری ئەویندارێتی کەنە باری عشقی ڤەڵەنتاین و ئانە وئیلا سوور لە دەرەوەی ڤەڵەنتاین دەروی خۆشەویستیش هەر ڕەنگێکی جوانە ممەیەزە عشق و ئەڤینی تە هەڤژنی پێکۆنی ئەون هەردووکی تایە طبعا ئینسان ئەگەر بەشی عقلی شێ بێت یا بێ چونکە تو هاوسەرگیری پرۆسەیەکی پیرۆزە و مدەیەکی زۆرە ڕۆژ و دوو ڕۆژ و کات و عقلێکی مستەمرە جا تۆ غەڵەت بکەی لە هەڵبژاردن تووشە بێت تووشی کێشەی ئەبێ عقل و دڵ پێکەوە عقل دڵ پێکەوە کار بکەن جاوە دڵیشی بێ لەگەڵا بێت چونکە تۆ یەکێک خۆش نەوێت و ئەوینی نەبیت دوایی ژیانت ناخۆشە بێت هاوکاریان دەکەی لە ماڵ لە جامیعەدانەشی لە بەحەز یەکتری بدەین ئێمە وەڵا هاوکاری بەردەوام من یعنی من یەکێکە خێزانم یەکێکە لەو کەسانەی کە زۆر توان بڵێم فاکتەرێکی یەکەم بووە لە ژیانی من هەر هەنگاوێکم کردبێت لە ژیانمە سەرکەوتوو بێتم ئەوی لە پشت بووە یعنی لە شتێک من لە وردەکاری بچکۆڵەتی وردەکاری هاوکاریەکەم تا گەورەترین حاڵەت یعنی ئێمە ڕاستی کوڕێکمانەیە پێداویستی تایبەتە کوڕێکمانەیە پێداویستی تایبەتە ئەرکی ئەو زۆر قورسە زۆر هیلاکی کردووە ئەوە بە دەرەجەیەک دایک حەزەکە هاوکاری بیت جا مەحاوەڵاکەم تا ڕادێکی زۆر لەوەیە بەکو دایکایەتی تەسەدەی مشکلی نەکەم منیش لەگەڵی بم بۆی کەمی کەمەوە ئەکە لە سەری مامۆستافە جارێ هەندێک پرسیاری بە پەرەت لێ دەکەم بەڵام دەبی ئەتوش بە پەلە وەڵام بدەیەوە باش سێ شوێن کە هەموو کات حەز دەکەی سەردانیان بکەیت پارکی سامی عەبدوڕەحمان خۆشە سەوزایی زۆر تایە بۆ چاو خۆش ئەوە پارکی سامی عەبدوڕەحمان دەرەوەی شار کە ناو ئەو سەوزایی خاصە لە وەرزی بەهارە خۆشە سێ میوە کە زوو دەیان کڕی مەسەن کە دەچێەوە ماڵێ لە زستانە دایما عادەتەن لالەنگی و پرتەقاڵ بەردەوام حەزم لێتی ئەو دوانە زیاتر تەرکیزەکەم چکە خەفیفن سێ فلم کە تەماشات کردبن زۆر پێت خۆش بن فلیمی ڕیسانم پێ خۆش بووە دایما فلیمە کۆمیدیەکانم پێ خۆشە فارسیەکان زۆرم لە خۆشە لەگەڵ فلیمە تاریخەکان بەگشتی سێ خۆشترین ناو لەلات چی کچبی چی کوڕبی وەڵا ناوی خێزانم لا خۆشە چیمەن چیمەن ئەوش هەر باغ و چیمەن یعنی باغ و چیمەنە بۆی پێ خۆشە ناوی تریش ناوی دایکشم لا خۆشە ناوی نەعمەت خان نەعمەت یعنی دایما بەرەکەتە و باوکشم ناوی بلا خۆشە فایق چووکە هەموو لە شتێکە دەرەجەیەکە ناوی ماڵی خەزورانت اختیار نەکردن ئەو مشکلت بوو دروست ناگەن بەڕای خەسوم ناوی نەرگیزەوی زۆر خۆشە زۆر باش بە ئەویشیان لەگەڵ بی سێ شت کە هەموو کات پێتن بچێ هەر شوێنەی ئێستا مۆبایل بۆتە مشکلە پێ پێت بێ دایمەن قەڵەمی شەوێ پێت بێ دایمەن لای من بۆ نووسینی و شتە مهمەکانی ڕۆژانت
وسيتر عينك شبه دائما في شكسا من برود ساو ضعيفية زيادة ئەو جارە مامۆستا حەز دەکەم دوو یادەوەری ژیانتم بوو باسکەی یەکێکیان خۆشترینە یەکێکیشیان ناخۆشترینە. ناخۆشترینیان ئەوە بوو کە من 6 مانگ بە لە ئینفرادی بوومە لە سزنی حزبی بەعز بوومە لە ئەمنی کەرکووک بوومە کە تر ژیانی تیان نییە لە غورفەیەکی یەک بە دوو ینی ناخۆشترین 6 مانگی ژیانم ئەوە بووە. ساڵی چەند بوو؟ ساڵی 91 بوو و خۆشترینەکەشی ئەوەیە کە خێزانێکی بەختەوەرم دروست کرد الحەمدولله زۆر دوو خۆشم بۆ خێزانەی بە کوڕ و منداڵ و خێزانش شڵە هەر پێک بێت خۆشیادا بن و ژیانەوە یا تژی یادگاریت خۆش بە دیر بنش هەمی یادگاریت نەخۆش لەگەڵ هەموو کەس و ئەم مەمنونێتوێنە و ڕێکدا ئەمە ئەم زێدەتر نزیکی وە بینوش نزیک ژیانەوە جەنابتانەکەم بۆم دەرفەتە